سەرۆکی هەڵبژێردرا و جۆ بایدن بەردەوامە لە هەنگاونان بەرەو گرتنەدەستی سەرۆکایەتی ئەمریکا لە 20 مانگی یەکدا و هەروەها پێشبینی دەکرێت لەم هەفتەیەدا ناوی هەندێک لە ئەندامانی بەڕێوەبەرایەتەکەی ڕاگەیەنێت، بەڵام ناومێدی لە نێو دیموکراتەکاندا وا ڕووی لە هەڵکشانە لەسەر نەبوونی پەیوەندیکردن لەگەڵ کۆشکی سپی بەوەی سەرۆک دۆناڵد ترامپ گومانی لە ئەنجامەکانی هەڵبژاردنەکە هەیە. مەسەلەیەکی سەرەکی وەڵامدانەوەی وڵاتە بۆ کۆڤید-19 ئەو نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا هۆکارەکەیەتی. پرۆسی گواستنەوەمان دەستی بە بەرپرسانی ئاژانسەکەدا ڕاناگات بۆ یارمەتیدان لە داڕشتنی پلانەکانمان و هەروەها سەنگێکی زۆر هەیە لەسەر پلانی خستنە ڕووی ئەو ڤاکسینە، ئەوەی لە ڕۆژانی سەرەتای سەرۆکایەتی بایدندا گرنگ دەبێت، جا ئێمە دەستمان بەوانەدا ڕاناگات. دانانی پلانێک بۆ سەرانسەری وڵات بۆ دابەشکردنی ڤاکسینەکە ئێستا سەرتۆپی بایەخەکانە. کۆمپانیای مۆدرینا و فایزەر بەرەمهێنەری ڤاکسینەکە هەفتەی ڕابردوو گوتیان تاقیکردنەوەکانی ڤاکسینەکانیان بۆ ڤایرۆسی کۆڕۆنا کاریگەری بە ڕێژەی زیاتر لە 90 پیشانداوە. کۆمپانیای فایزەر داوای مۆڵەتی ڕێگەپێدانی تەنگەتاوی لە ئەمریکای کرد، هەروەها مۆدێرنا گوتی ڤاکسینەکەی ئەویش کاریگەرە. دکتۆر منسف ئیسلاوی ڕاوێژکاری باڵای زانست لە بەڕێوەبەرایەتی ترامپ بۆ پرۆگرامی بەرهێمێنانی ڤاکسین گوتی تیمی ترامپ ئامادەیە لە ماوەی 24 کاتژمێری پەسەندکردنی ڤاکسینەکە دابەش بکات، بەڵام ناوبراو گوتیشی ئەو دەترسێ لەوەی کە زانیاری هەڵە هەندێک لە ئەمریکایەکان سەبارەت بە کوتانیان بە ڤاکسینەکە سارد بکاتەوە. من زۆر نیگەرانم لەو دوودڵیەی کە لە ئارادایە، هەروەها بەهزری من ئەوەی مایی مەخابنێکی زۆرە ئەوەی بەهۆی دۆخی سیاسیەوە خراپ بووە کە لە ساییدا کارمان زۆر بەڕژدی کردووە لەگەڵ کۆمپانیاکان و بازاران کەس بەشداریان لە خستنە بەردەستی ڤاکسینەکەدا کردووە. بە گوێرەی دوایین ئامارەکانی زانکۆی جۆن هۆپکینز لە ئەمریکادا پتر لە 12 میلیۆن حاڵەتی کۆڤید-19 هەیە، هەروەها 256,000 مردوش. مەسەلەی ئەوەی کە ئایا چۆن کێشمانی بەردەوامی سیاسی کاریگەری دەکاتە سەر وەڵامدانەوەی ڤاکسینەکە هێشتا نازانرێت.